گفتوگۆی تەوەری دووەم لەگەڵ میوانەکەم لە شاری هەولێرەکەم لە ماوەی ڕابردوودا کۆنفرانسی نێودەوڵەتی لە تونس بەڕێوەچوو بە بەشداری نوێنەرانی زۆربەی وڵاتانی جیهان بە خۆشحاڵیەوە خاتوونێکی کورد خوێندکارێکی کورد کە خوێندکاری زانکۆیە لە شاری هەولێر بەشداری لەو کۆنفرانسە نێودەوڵەتیە کردووە لە تونس. ئەویش خاتو دنیا غەفارە. خاتو دنیا سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس و بەیانیتان باش. سپاس. خاتو دنیا ئەگەر بکرێت لە سەرەتا بە کورتی باسی کۆنفرانسەکەمان بۆ بکەی هەڵبەت لە سەرەتا ئاماژەمان پێوایە کە لە تونس بەڕێوەچوو. بەڵێ بەڵێ بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە وەکو ڕاهێنانێکی دیبلۆماتکارانە وایە کە گرنگی بە دیبلۆماتکاران دەداتن لە بەڕێوەچوونی کۆنفرانسی دیبلۆماسی و بەرنامە مرۆیەکان کە دەتوانین بڵێین بەڵێ گەلانیش دەتوانن بە ئاشتیانە و بە بێشەڕ کار لەگەڵ یەکتری بکەن و پەیوەندی و متمانە لەگەڵ یەکتری دروست بکەن هەتا بتوانن هاوکاری یەکتر بکەن لە ئاسایش تاوەکو گەشە پێدانی ئابووری. بەڵێ دنیا خان نوێنەری چەند وڵات بەشدار بوو بە پێی زانیاریەکانی لای تۆ؟ زیاتر لە نوێنەری چل وڵات بەشداریان کرد بەڵام ئەو وڵاتەی کە کۆنفرانسەکەی لێ بەڕێوە دەچێت کاریگەری هەیە لەسەر ڕێژەی زۆری و کەمی بەشداربووان و نوێنەران. بەڵێ دنیا خان ئێوە چۆن بانکێشتی کۆنفرانسەکەکران؟ من ئەم جارە بانگێژنامەی تایبەتم لەلایەن ئەم ڕێکخراوە بۆ هات بەو پێیکەوە من دوو جاری تر بەشداریم کردووە و بەخۆشحاڵیەوە لە نێوان ئەو چل بەشداربووانە دە کەس وەکو باشترین وتاردەری سەرەکی هەڵدەبژێردرێن کە بەخۆشحاڵیەوە یەکێک بووم لەو دە کەسە. بەڵێ دنیا خان کۆنفرانسەکە چەند ڕۆژی خەیان بە دیاریکراوی؟ حەدەتەنە کۆنفرانسانە هەمووی 3 ڕۆژ دەخایەنێت کە لە ڕۆژی ئاخیر سێم ڕۆژ ناساندنی کولتور و وڵات و ئاڵایەکەمانە. بەڵێ دنیا خان وەک خۆت ئاماژەت بێ نوێنەری ئەو چل وڵاتە وتاریان هەبوو یاخود توێژینەوەیان هەبوو ئەگەر بۆمان باس بکەیت؟ بەڵێ بە تاکید هەرێک لە ئێمە کە بەشداری دەکەین وتاری خۆمان هەیە تایبەت بە وڵاتێک کە نوێنەرایەتی لێ دەکەین بەڵام سەبارەت بە بابەتەکە هەر جارەی لەسەر پرسێکە جا ئەکادیمی بێت یاخود سیاسی بێتن. بەڵێ دنیا خان بۆ ئێمە تا چەند گرنگە بۆ ئێمەی کورد بەشداری ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیانە ئەم بۆنە نێودەوڵەتیانە بکەین؟ بە تاکید بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسانە بۆ وڵاتان و بۆ ئێمەی کورد نیشاندانی توانە و بەهرەی گەنجی وڵاتەکەیە و نیشاندانی کولتوری وڵاتەکەمانە چونکە بەداخەوە زۆربەی نوێنەرەکانی ئەو وڵاتە کاتێک کە بۆیان باز دەکەین ئێمە کوردین و لە کوردستانەوە هاتووی نازانن کورد چییە و کوردستان لەکوێیە جا بۆ پەیوەندی نێوان وڵاتان و بەهێزکردن زۆر باشە. زۆر جار هەوە زۆربەی ئەو نوێنەرانەی کە بەشداری ئەو کۆنفرانسانیان کردووە لە کاری سیاسیدان یاخود مامۆستای زانکۆن یاخود پرۆفیسۆرن زۆربەی نوێنەر و بەشداری ئەوانەی بەشداریان کردووە کاریان لە وڵاتی تر دەست کەوتووە بەو پەیوەندی کە دروستیان کردووە لەگەڵ وڵاتانی تر. بەڵێ خاتو دنیا ئەوەی لای من جێی سەرنجە چەند وڵاتێک نوێنەرایەتی چەند وڵاتێکی تریانەکرێت ئەمە چۆنە بۆمان ڕوو بکەیتەوە؟ بەڵێ بێگومان هەموو ئێمە ئەو نوێنەرانەی کە بەشداری دەکەین نوێنەرایەتی وڵاتێک لە وڵاتێکی تردا دەکەین چونکە بە بۆچوونی ئەوان ئەمە یەکێکە لە یاسای دیبلۆماتکاران کە دەبێت نوێنەرایەتی وڵاتێک لە وڵاتێکی تردا بکات و هۆکاری دووەم بۆ نمونە ئێمە لەوانەیە 6 کەس بین بەشداری بکەین و 2 بۆ 3یەکمان لە هەمان وڵاتەوە هاتبین بۆیە ئەمە ڕێگە پێدراو نییە کەوا 2 بۆ 3 کەس نوێنەری هەمان وڵات بکەن زۆر جار هەیە خۆمان وڵاتەکە هەڵدەبژێرین ئارەزومەندانەیە زۆر جاریشەیە لەلایەن ڕێکخەری کۆنفرانسەکەەوە بۆمان دیاری دەکرێت کە نوێنەرایەتی چ وڵاتێک بکەین. بەڵێ خاتو دنیا ئەوەندەی من بزانم ڕێکخراوێک شتەیە کە تازە دادمەزراندووە پلانی ڕێکخراوەکە چییە؟ بەڵێ بەڵێ من خاوەن و دامەزرێنەری ڕێکخراوی فینێکسم کە
کار لەسەر پێگەی گەنج دەکەین لە کۆمەلگادا دەمانەوێت گەنجانی لێهاتوو بەهرەمەند بهێنینە پێشەوە هەتا و گەنجانێک کە بەهرەمەند و لێهاتوونین بتوانین وایان لێ بکەین بەهرەی خۆیان بدۆزنەوە بەشدار بن و وجودی خۆیان بسەلمێنن و لینکێکی گرنگ و بەهێز دروست بکەین لەگەڵ ینی ڕێکخراوانێک کە کۆنفرانسی نێودەوڵەتی ئەنجام دەدەن تاوەکو لە داهاتوودا بتوانین هەمان کۆنفرانس لە وڵاتی خۆمان ئەنجام بدەین و بیهێنینە کوردستان. بەڵێ دنیا خان من دوا پرسیارت ئاڕاستەکەم هەڵبەت خوێندکاری زانکۆیت بەشداریکردن لەم بۆنە و چالاکیە نێودەوڵەتیانە یاخود سەرپەرشکردنی ڕێکخراوێک ئەمە گرفتی بۆ دروست نەکردووی یاخود جۆرێک لە هاوسەنگین دروست کردووە لە نێوان زانکۆ و کاری ڕێکخراوەیی. بەڵێ بە تاکید بەڵێ زۆر جار هەبووە لەوانەیە تووشی دواکەوتنی قۆناغەکانی خوێندن بوو بمیان کاتی گونجاوم نەبێت بەڵام زۆر خۆشحاڵم کەوە بە چالاکی جۆرە جۆر و بەو ئەزمونە جیاوازانەی کە بەدەستم هێناوە دەتوانم دەست بە قۆناغەکانی زانکۆ بکەم جیا لەوانەی کەوە دوای زانکۆ ئەزمون بەدەست دەهێن و چالاکی ئەنجام دەدەن. بەڵێ خات و دنیا غەفار گەلێک سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت سەرکەوتوو بن.